دوجار دکتۆر بەرە مەحمەد ساڵح سەر و کۆماری عێراق کۆتایی بەیەکێ لە ئاستەنگە گەورەکانی وڵات هێنا. دوای دیاریکردنی دوایین وادا، دوجار محەممەد تۆفیق عەلاوی بۆ سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق ڕاستپارد و بەمەش قۆناغێکی نوێ لە عێراق دەست پێ دەکات. بسم الله الرحمن الرحيم وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون. ڕاستپاردنی محەممەد تۆفیق عەلاوی پشتیوانی زۆری جەمسەرەکانی عێراقی بەدوای خۆی داهێنا و کەمینەیەکی ناڕازیش کە هەر لە سەرەتاوە بڕیاریان داوە بە هەموو شتێک بڵێن نەخێر دژی ئەم هەنگاوەی سەرۆک کۆمار وەستانەوە. بەڵام زۆرینەی هاوڵاتیانی عێراق لە ئێستادا پێیان وایە دەبێت دەرفەت بە محەممەد تۆفیق عەلاوی بدرێت تاوەکو هەنگاوەکانی لە بواری چاکسازی و بنیادنانی دادپەروەری ببیندرێن. بەتایبەتیش دوای ئەوەی محەممەد تۆفیق عەلاوی لە دوای ڕاستپاردنی ڕایگەاند ئەوانەی توندی ژیان بەرامبەر بە خۆپیشاندەران ئەنجام داوە دەبێ بدرێنە دادگا و داواشی کرد ڕاستەوخۆ لەگەڵ نوێنەری خۆپیشاندەران کۆبوونەوە ئەنجام بدات تاوەکو داواکاریەکانیان بخاتە چوارچێوەی کارنامەی حکوومەت و کاری جدیان لەسەر بکرێت. عێراق وڵاتی فرەمەسەب و گیرۆدە بە گەندەڵی و هەژاری و نەبوونی، خراپی کردەکانی تەندروستی و پەروەردە، نەبوونی کارەبای پێویست و خزمەتگوزاری سەرەتایی، چەندین داواکاری تریش سەرجەمیان هۆکار بوون کە هاوڵاتیانی عێراق شەو ڕۆژ لەسەر شەقامەکانی وڵاتدا بێدار بن و دوجارش عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی عێراقیان ناچار کرد دەست لە کار بکێشێتەوە. ئێستا هەموو چاوەکان لەسەرەوەن ئەم سیاسی عێراق چی لە هەکبەیدایە بۆ عێراقیەکان و دەتوانێت چەند هەنگاوێکی تری جددی بخاتە خزمەتی خۆشگوزەرانی وڵات. لەم قۆناغەشدا پرسیاری جددی ئەوەیە محەممەد تۆفیق عەلاوی وەک سەرۆکوەزیرانی عێراق دەتوانێت داواکاریەکان جێبەجێ بکات و خۆشگوزەرانی بێنێتە وڵاتەوە، یان وەک عادل عەبدولمەهدی ناچار دەبێت دەست لە کار بکێشێتەوە و ماڵ ئاوایی بکات. هونەر ڕەسوڵ، گەلی کوردستان.